پیرەمێرد مەموزین شانۆنامەیە مەموزین لە 1932 وەک ڕێزەنویس ڕۆژنامەیە ژیانی داهاتیە وەشاندن. لە 1934 ژی وەک کتێب هاتیە چاپکردن. پیرەمێرد سێ شانۆنامە نویسینە و جوان ئاعول مەموزینە و ئەو شانۆنامە وەکی یەکەمین شانۆنامەیە بسۆرانی تێقەبولکردن. شانۆنامەیە مەموزینێ لە 1935 ژیالی کۆمەلەیە زانستی و هاتیە پێشاندان. پیرەمێرد تەمسیلە بێ شانۆیە لە کوردستانی وەکی کێلیکا یەکەم ئاشانۆیە جدی قبول کریە. چیرۆکە شانۆنامەیە ژێڤینە مەموزینێ هاتیە وەرگرتن و ئاداپتەی شانۆیە هاتیە کردن. هێمایین سەرەکە یەندەستانە مەمێ ئالان و مەسنەوی ئەحمەدێ خانێ باوەیەکی تایبەت تێدا هاتنە پاراستن. پیرەمێرد بارمانجە نەتەوە پەروەریێ ڕەنگی ئەڤینە مەموزینێ گوهەڕاندیە. بلندکردنە کوردەواری و نەتەو پەروەریێ تەمایە سەرەکە یاوێ شانۆنامەیە. پرتوک پیرەمێرد مەموزین ئەمادەکار مەمێ ماڵە حەنە وەشانخانە پەیوەند.